وەک چەند ساڵی ڕابردوو دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆری قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان توانرا جارێکی دیکە دەرماڵە بگەڕێنرێتەوە بۆ قوتابی وەکو مافێکی خۆی. ئەوە ئەم ساڵیش وە قوتابیانی زانکۆی سلاحەدین و زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لەم کۆنگرە ڕۆژنامەوانیە هاوشێوەی زانکۆکانی تری هەرێم ڕایدەگەێنین داوای دووبارە دابینکردنەوەی دەرماڵە دەکەین بۆ ساڵی نوێی خوێندن و بکرێت بە پرۆژەیەکی هەمیشەیی. و ئەم ساڵ قوتابیانی پارالێل و ئێوارانی هاوشێوەی قوتابیانی زانکۆلاین دەرماڵەیان پێ بدرێت، چونکە دەرماڵە یارمەتیدەرێکی چاکە بۆ باری دارایی خوێندکاران و کەزوکاری خوێندکاران. وەکو دەزانین لە ساڵەکانی پێشوو کە هێشتا دەرماڵە نەبڕابوو، ئێوارانیش بێبەش نەبوو لە دەرماڵە و داواکارین دووبارە بێت جیاوازی هەموو خوێندکاران ئەو شایستەداراییان بۆ بگەڕێنرێتەوە. ئەگەر بێت وەڵامی داواکاریەکانمان نەدرێتەوە، ئەوە ئێمەش لە ڕۆژانی داهاتوودا هەڵوێستمان بەردەوام دەبێت و مافێکی ڕەوای خۆمانە. هەروەها ئیدانەی چونەژورەوەی هەر هێزێکی چەکدار دەکەین لە ناو حەڕەمی زانکۆ کە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو لە گەرمیان ڕوویدا بوو. پێویستە شکۆی زانکۆ خوێندکاران بگەڕێنرێتەوە و زانکۆ بکرێتەوە بە شوێنی داهێنان و پێشکەوتنی وڵاتان. ئەو ترسە بشێنن تکایە، یعنی ئەو دەبینین بەداخۆ لە کۆمەلگایەرەدا لێرە ئەوەندە دەسەڵات ڕێگری لە خوێندکار ناکات داوەکوت بێداوای مافەکەی خۆی بکات، کەسوکارەکەی دێن داوای ڕێگری لێ دەکەن بۆی داوای مافی خۆی بکاتن. فێرە لە بەردیان بکەن، فێرە ئازادی بکەن، دەزانن خەمی ڕۆڵەکانتان، دەزانن ناتوانێت ڕۆڵەکانتان هیچ شتێکیان بێت.